Ich male hier in Köln auf Domplatte. Heute ich habe gemalt schöne Flagge für mehrere Länder. Warum ich mache das? Ist mein Beruf. امریکا و راستی امی هاتین ویرل گل عائله خواه من اینای می هاتین باجار کولن و ام هاتن ما تشتکی راستی سیر دید وقت ما دید یعنی آلای تمی ولایت الویری و راستی هر کسی که صد کتا آلای خواه ما هیچ دید به برای خدا ما گفت کجاری آلای کردستان نافده هیا آن ما چوا دید راستی کیف امروی طبعا تید وقتی آلای خواه امروی میتن خالك زاخي ما از قلبابي خاطر ما فيري شهر نهاتن ساعتك شوية ديرة أمجي ما بيا هنا كنيسة وما أف علامات ديتو مع علامة كردستان جديد وكيف ما بها بەداخەوە تەمبەڵ بووینە لە کشت و کاڵە خۆم چوارینەیەکمێ لەسەرەوەڵێ خەمی دنیامان لە کۆڵە خۆش خەیاڵیمان نەما بۆیە حاڵمان واپەشێەوە کەسی حاڵیمان نەما دابی باپیرمان وەلانە تەمبەڵیمان پیشەیە بووین بە دابەستە لە شارە کشت و کاڵیمان نەما بەداخەوە کشت و کاڵیمان نەما من چەند ساڵێکە کاری کاڵێکی دێمی ئەفرۆشم کاڵێکی دێمی هیچ ماندووبوونیەکی ئەوەی ناوێ هەر تۆوی ئەەکەیت و تا کاتی ئەوەی کە بەروبووم پێگا ئیتر نە بژاری ئەوێ نە ئاودانی ئەوێ جیاوازی نێوان کاڵێکی دێمی و کاڵێکی بەراو زۆرن کاڵێکی بەراو هەمووی ئەگەر بەتان بێیان شرین بێ هەمووی یەک تامە بەڵام ئەم نیعمەتەی پەروەردگارە هەر یەکی تامێکی هەیە سێ کیلۆ 1000 بیان دەرێ کاک کاڵێکی دەیم کاڵەیەکی بەتامە هەر یەکی تامێکی جیاوازی خۆی هەیە جیاوازیە لەگە کاڵەکی بەراو سوودی زیاترە ئەمە سوودێکی باشی هەیە باوەڕ ناکەم ساحەبی ئەم کاڵەکەی سوودێکی لێ ببینێ لە زەرە زیاتر فەلاح ئیمساڵ بەعام هەمووی زەرەری کرد وەرزیاویندا بە تابێتی و کاتانەی پری گەرما بەرزە بێتەوە هاوڵاتیان ڕوەکەنە سادەمەنی و شیرینەکان بە تایبەتی ئەوانەی کە شتی چاک بەکارهێنە لە گەرمە شیرین ساردەمەنی زیاتر سەرفە بێت لەبەرەوەی کێپلی گەرما زۆرە بێت لە وەرزی زستانیشا ئێمە وەکو خۆمان لە وەرزی زستانە دۆدرمەمان هەیە ساردەمەنی لە هەموو بابەتەکانی ساردەمەنی زۆری زۆر ئێستا دۆندرمە هەیە چلوورە هەیە ئاسکرێم هەیە فالودە هەیە بابەتی زۆری هەیە وەکو ساردەمەنی